بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام خير لله. السلام عليكم ورحمة الله وبركاته. أتينا السر بابتي كتير بعنواني أوي لآداب كان بابتي مولط ورقلتن واتا إذن ورقلتن. ئەم بابەتەش یەکێ لەو بابەتانەیە لەناو کۆمەڵگادا زۆر گرنگە ئینسان زۆر جار هەندێکمان لەوەی هەندێک زیادەڕەوی یان کەمڕەوی تیا بکەین. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژە دەکات چینە خزمەتی ئاەتێ لە ئاەتەکانی سوورەتی نور: يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ذلكم خير لكم لعلكم تذكرون. پەروەردگارە فەرمێ ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە، کە ئیمانتان هێناوە، مەچنە ماڵی کەسەوە هەتا ئیزنی لێ وەرمەگرن، هەتا ئیزنی لێ وەرنەگرن، واتە نەچنە ماڵی کەس هەتا ئیزنی ئەو کەسە وەرنەگرن خاوەن ماڵەکە. و پاشانش کە چوون ئیزنتان وەرگرت سەلام بکەن لە دانیشتووی ئەو ماڵە بە ئەدەبەوە، بە جوانی و بە چاکیەوە بچنە ئەو ماڵەوە. خوای پەروەردگارە فەرمێ ئەمە چاکترە و باشترە بۆ ئیوی خاتای هاتان پەروەردگار. کەواتە خوای پەروەردگار لەم ئاەتە فێرمانەکە کە بچین بۆ هەرچی ماڵەیە بێ ئیزن وەرگرین. ئەمە یەکێ لە واجباتە، نابێ لە خۆمان بکەینە ماڵەکە، چونکە ئەگەوامان کرد ئەو مخالفەی قورئانە، واتە بە قسەی خوامان نەکردو. خوای گەورە داوامان لێکە ئیزن وەرگرین، چونکە ماڵ سترە بۆ مرۆڤ. ماڵ ستە تۆ ماڵی خۆت سترە، ئەو دیوارانە کە دانراوە توای لەو ماڵە کە من دێم دەم دەرگا ئەبێ ئیزنی تۆ وەرگرم، ئایا ئەم کاتە من دەتوانم بێمە ژوورەوە یان نا؟ چونکە لەوەیە من بێمە ژوورەوە کاتی ئیزن نەبێت، ئەو کاتە نابێت تۆ گونەحبار دەبی، بەڵکو بێ ئیزنی ئەو کەسە وەرگری و سەلامشی لێ بکەی. ئەمە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ئاماژە دەکات، چونکە ئەوانە کە چین مەحفوظە، واتە سترە بۆ عەورەتی مرۆڤ بەگشتی، بەڵام عەورەتی جەستەیی نا، عەورەتی ماڵی خۆی مناڵی خێزانی هەمووی. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشدا هاتووە زۆر جار کە ئەڵێەوە عەورەتی ماڵتانە، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی. ئەچینە سەر بابەتەکان و بەڕاستی یعنی زیاتر ئەدەبەکان، ئادابەکان. یەکەمیان لەوانە لە دەرگادان بۆ مەڵەت وەرگرتن. تۆ دەی لە دەرگا، بەڵام مۆڵەتش وەرەگری لەگەڵیان. کە دات لە دەرگا قاپیان کردەوە، یعنی ئەو کاتە پێ دەڵێن دوو بێ و ژوور. بەس کە قاپی نەکردەوە نابێت تۆ لەبان دەرگاوە بشتەوە دیمە، لەبان دیوارە بشتەوە دیمە، ئەمە نابێت. چونکە دەرگا بۆچی کراوە؟ بۆ ئەوە کراوە کە من و تۆ لەورۆ بشتە ژوورەوە، لەبان دیوارەوە مخالفەیە، مخالفەی قانونی خوایە، مخالفەی قانونی دنیاییشە، قانونی وەضعی خۆمانش هەردووکی. چونکە ئەو شتە نابێ، بەڵکو ئەدەی لە دەرگا و مۆڵەت وەردەگری. وەرگرتن واجبە مۆڵەت وەرگری، مۆڵەت وەرگرتن یەکێ لە واجبەکانە. ماڵەوەشە دەی لە دەرگایە، قاپیەکە شەکاتەوە، سەلام عەلەیکم، چۆنی باش و دەنگ باشم لە خواوە زیاوە ئێوە باشن ئاوا، یعنی ئەم قسانە یعنی مەیە ماڵ. چونکە لەوەیە لەو کاتە ئەم پیاوە مانای ئەوە نییە مەیە ماڵ تر ڕقی لە تۆیە، تر دژمنی تۆیە، لەوەی ئەم پیاوە لە ماڵە و لەو کاتەدا ئیشێکی بێت، لەو کاتەداوا میوانێکی ئەوی حەز نەکاتێت بێتە ماڵی، لەو کاتەدا لەوەیە مناڵەکانی ڕوود بن، لەوەی بە جوانی لە دەرگا دەدەی، بە جوانی لەسەر خۆت لە دەرگا دەدەی. نە ئەم دەرگایە ئەکوتی لێدەی کابرا هەر ڕۆحی نامێنێ، وا دەبدان چی بێ لە دەستۆ، چی قەومیە، یان هەیە وادا لە دەرگاکاڵی دەرگاکە خەرکی ئەڕمیز. ئەمانە ناوێت، چونکە دەی لە دەرگا جوان بەسوڵەن لێ ئەدەی ڕاوەستی بە قەندازەی دوور کاتی سونەتی خەفیف ڕاوەستی، دقەی ڕاوەستە لە بینە، 2 دقە دەڕاوەستە، دەلێی مەدە لە بانیەکتری
ئێستا هەیە بەغەجار دێت ئەدا لە دەرگا ئیترە و دەرگایی گر حتا نەیکەیتەوە نایەلی هەربەی فریای دەرگاکە بکەوی کاکە لەسەر خۆت لێیدا ئەوە هاتم بەسە بکە تا نەعلەکان هات نایە نەعلەکە بکەیتەوە بگەیتە بەردەم دەرگاکە لەسەر یەکتری لێدا چونکە ئەمە دروست نییە بێ لەسەر خۆت چاوەڕێ بکە با دەقەی دوو دەق لەبەینی بێ سێجا لێدەی کردیەوە باشان نەیکرد هیچ ئەوە ئەو کاتە دەگەڕێیتەوە لە کاتی ڕاوەستانە بەرامبەر ڕێک دەرگاکە ڕناوەست ڕێک ئەبێ یان بچیتە ڕاستی دەرگایان چەپی دەرگا لە لا ئەیسی خۆمان ئەڵێین لە قەبرغەی دەرگا بۆ دەرگاکە لێدی و ئەچیتە لای ڕاست چونکە بۆ لەو کاتی کە دەرگای کردەوە ئەم کابرا ناوڕاستی حەوش بۆ تو دروست نییە ببینی چونکە عەورەتی ئەو پیاوە لەوەی خێزانی ببینی ئەو کاتە سەری ڕوت پێ گیانی ڕوت پێ مناڵێکی بینی بەلەو نیە لەوەی خۆی ببینی بەلەو نیە لەوەی شتێ لە ناو ماڵا بێ حەز نەکاتەوە ببینی چونکە دروست نییە ئاوەڕێک وەک بێژین بڵێن نیشانت دانەوە بەرامبەر ڕێک قاپێکە ڕاوەست ئەبێ بشتە ڕاستی دەرگا یان چەپی دەرگا ڕاوەست یەکی لەو سونەتانە ئادابەنەوەیە خاڵێکێتر لەو خاڵانە ئەوەیە ئەو کابرا دەگونجێ لەو کاتەشدا بۆ نمونە نوێژ بکات کابرای نوێژەکە تۆ دەی لە دەرگا کابرا لەو کاتە لەوەی خۆی بشوە تۆ دەی لە دەرگا کابرا لەو کاتەدا لەوەیە خەوت بێ تۆ دەی لە دەرگا ئەمانە کشتی دابنە احتیمالات کاتێک تۆ دەی لە دەرگا چونکە ئەو ماڵە سەتری خۆیەتی بۆی ئینسان ئەبێ لە ماڵدا ئەبێ ئەمانە مڕاعاتی ئەوە بکەی کە دەدالەکە حتى تستأنسوا وتسلموا على أهلها كبرجارة فرمي پاشەوەی کە سەلامەکەی وەچتە ژوورەوە خاڵێکی تر لەو خاڵانە کابرای چووە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم أتيت النبي صلى الله عليه وسلم فدخلت عليه ولم أسلم فقال ارجع فقل السلام عليكم أم جاء أفرمي پێغەمبەری خوا ودخل چوو بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک لەم فەرمایشدا فەرمێ چوو زۆر جار ئێمەیەژە کوڕە خزمی خۆمە قەیچە کات نەژووە ئەمە خەتەرە خۆی کێشەکە لێرێ ژەمی زامە خاڵە و زامە بەعجار نادا لە قاپی حەبلەکە ڕاکێشە و ڕاکاتە ژوور ئەمە ناوێت دروست نییە یان ئەدا لە جەرەس جەرەس بۆچی کراوە تو داد لە جەرەس جەرەس وایە یەک جالێیدا لەنا هەموو غرفەکانە دەنگەداتەوە هی ئەم کابرا دەسە ناپیا دەستی هەڵ ناگرێ ئیتر چی لەو ماڵا بێ گشتی ئەبێ چی بێ دۆ قاپی بزان چی قەومیاوە ئەمە نابێ ئەم شتانە بەڕاستی زۆریمان نەزانین بەڵام سێرەکەی لە معامەلەکردنە ئەمانە زۆرمانەیە زۆر جار بێزارە بی ناونیشان زەلامەکانش کەسەکانش لێ بناسین زۆر لێی داژین بەخوا فڵان کەسە تهدیدمان کردە لای خۆمان دیارێکێ زۆر لێدا زۆر کێدا لە دەرگا زۆر کێدا لە جەرەس ئەمانە وەک تهدیدی لێ کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێی فەرموو بڕۆ دەرەوە بدە لە دەرگا سەلام کەم جا بێوشو ئەمە فێرێکا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەبێ بە مڕاعات لەسەر خۆت چۆن نەدەی لە جەرەسش ئەمجا زۆر بە نەرمونیانی لە دەرگاکە بدە یعنی بە ئەستوبێ لێیدا بۆی هەم دەنگەکە بگێتە و نە زۆر کەم بێ نە زۆرش بێ کە ئیزعاجیان بکە چونکە لەو کاتەدا بە توندی لێدەی چونکە لەوێ مناڵ خەوت بێ لەوێ شتێک بێ عەزیەتیان بدە ئازایان بدە إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون فايبرودگار فرمي وخود آمدەکەی وەسەیەمیانش ئەوەیە فەرموود لێ بکا کە بشتە ژوورەوە ئەگە ئەمە نەبوو نەخێر تەماشای ژوورەوە ناکەی هەتا لە خاپی کونیە لە دەرگاکایە تەماشا ئەمە ناوێت دروست نییە وەڵا با لەبان قاپیەکەەوە سێرێ بکەم بزان چییە با لە ژێر قاپیەکەەوە سێرێ بکەم بزان چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێرم فەرمایشتەکەم چەندێن توندە ئەفەرمێ سەهلی کوڕی سەعید ڕەزا و ڕەحمەتی خوای پیاوێک بینی تەماشا دەکات لە ماڵێکەوە تەماشا دەکا ماڵێک دەکا لە ماڵەکانی کێ پێغەمبەری خوا سەڵ لەو کاتەدا یعنی لە شوێنێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگە بتم بینایە سوزنێکمە کردە چاوتە لەو کوناوە لەو شوێنەوە کە سێرەکەی تۆ تەماشاکەی
من لی دیمە سوزنێکمە کردە چاودا بۆی سەرێکی تر سێر نەکەی سێرکە چنێتی ماڵی ئیسراحەتەکەی خۆت دەگۆڕی ئیسراحەتەکەی ماڵی خۆتە بۆیە نابێ ئێمە هاتشۆی یەکتری بێتە مایە ئەوەی ئەو سوکنایە ئێمە لە یەکتری تێک دەین چونکە کاتوسا چیە کاتێک ئەدەی لە دەرگا خاوەن ماڵ ئەڵێ کێیە بە مەجهولی مەڵێ منم برای خۆت فڵان کەسە خوشکی خۆت ئەگەر ژنەکات ئاوا ناونیشانەکە بڕوونی بڵێ شتێک مەڵێ ئەو بترسێ شتێک مەڵێ لای ئەو غەریب بێ شتێک مەڵێ ئەو حەزی لێ نەکا ناونیشانی خۆت بەمانە مەدە ناونیشانێکی جوان بڵێ ئەڵێ کێیە لای خۆمان عادەت ئەڵێ خۆمانین یعنی کەسی خۆتم قسدی ئەوەیە بێدەنگمەوە زەلامەکەت دەجاڵێ کێیە تۆ دەنگ ناکە لەوێ کاکە ئەو تفەنگی پێ بێ من ڕای کێشە بتکوژێ لەو کاکە جواب دەرەوە بۆی دوو شەوە تو قاعدانە ئیبانی بۆ نای بۆ قاعدەکە وەڵا بزان تابوت لەکوێیە توزانم من توزانم تابوت لەکوێ بۆ ماڵ من تابوتخانەیە دیارە هەندێک شتێ یعنی بەڕاستی هەر ماڵێکیەکی گرەوەش تۆ بێ بزانی کاکە یەک شەو تو لێت قەوماوە هەموو خەڵک لێی نەقەوماوە کاکە تو نەخۆشتەیە هەموو خەڵک نەخۆشی نییە خەڵک وازانێ خۆتر هەموو دنیا بێ نەخەوێ نابێ بێ مڕعاتی یەکتری بکەین ئێمە کات و سات کابرا ئیستا خەڵک وا هەیە نیمەڕوا نەخەوێ زستان هاوی نەرەخەوێ ئیتر مەچۆ بۆ ماڵی نیمەڕوا نە تەلەفۆنی بۆ بکە نەبچۆ بۆ ماڵی کەسی وایە یا شەوان کاسبیەکە فەقیرە فرە حەز ناکە لە میێوان تو گشت شەوێ مەچۆ سەری وەک فەرز ئیبرا و کابرا بەینی سەعات پێنج بەینی وەسێ بۆ کاسبی ئێتو شەڕۆیە تا یانزە و دوانزە ئەچی لەو ماڵا بۆ خۆت دانیشتی و غورفەیەکیە غورفەی میێوان پێویست ناکە متبەقەکەی چەند بە چەنە غورفەی گوێخانەکەی چەند بە دەرگاکەی لەکوێ دێتە ناو لەکوێ دەچێتە بال لەکوێ دێتە خوار پێویست ناکە چونکە تۆ نە موهەندسی نە مقاولی نە شتێکی لەمانە بۆ خۆت ئەچی میێوانێکە ئەیکەی و دەگەڕیتەوە لەمە زیاتری چی تیا دێ بۆیە نابێت چاو بە هەموو لایەکە گڕدەی چونکە ئەو کاتە ئەوەی کە تۆ بیکەی و نەحبارە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم تەنانەت پێغەمبەری خوا تایبەتی کردووە منداڵەکانمانش چونکە بۆ تۆ گەنجێکی گەورەی لەوێ دایکت بڕۆی ئەو کاتە دایکە ڕاستە دایکە خۆ حەڵاڵی تۆیە و تۆش کوڕی ئەوی و نەوەی ئەوی بەڵام دایکت لەوێ حەز نەکات تۆ باڵغ بووی گەورە بووی بەڕووتی بیبینی حەز نەکات ئەی باوکت بەڵێ باوکش لەوێ حاڵەتێک بێ جلێ لە بەرای بێ لایق نەبێ کە تۆ بیبینی یان لەوێ لە ئیشێکدا بێ یان ئیشی هەبێ لایق نەبێت تۆ بیبینی چونکە بۆیە پێغەمبەری خوا سەڵ لێرە فێرمان دەکا ئەڵێ مناڵەکانش پەروەردە بکەن لەسەرەوەی کەچی ئیزن لە باوک و دایک وەرگن ناو ماڵدا کە پێغەمبەری